لێستادا ئێمە لە کۆتایی قۆناغی یەکەم داین ئامادەکاری دەکەین بۆ قۆناغی دووەم کە زیاتر لە 90 بەهرەمەند بەشدار بوو چۆتە سەرکەوتوو بۆ قۆناغی دووەمی پرۆگرامی کوردستان ستار. ڕاستی قۆناغا ئێکب دمایک هات قۆناغەکە گەلێکە زەحمەت بی چونکە جێگرتنە سترانێ بی و گەلێکە بەشدارێت مە ترسان بەهرەمەندێت مە گەلە ترسان و بەلکی شاشیش ناحیە مەجی بێ هەبی ئەم داخوازە لە بورینت کن بەس بگشتی بەدەنگت گەلێک خۆش جێگرتن و ئینشاءالله بشێن سەرکەتی من قۆناغت داهاتیدا. چۆنیەتی پرۆگرامەکەوایە هەر یەک و دووسەیە دەردەچیە داوانەی کە دەرناچن هیوادارم لێیان نەبێتە داخ و ناڕەحەت نەبن پێی و پشتگیری بن و لە پرۆگرامی دیکەدا بەشدار بن و هەمیشە ئەو ڕێی بەرهەر نەدەن. بەسەر بڵنگی ئەتا ئەو دەمی ئەتان بینمەوە پێ خۆشحاڵن دەگەڵن گۆزارێکی دی دەگەڵی یەک بین. ئێمە گوێتان لێ ئەگرین هیوادارین ئێوەش زۆر باشکۆرانی بڵێن بۆ ئەوەی یەکێکتان ببنە ئەستێرەی کوردستان. هیوادارم ئەو بەهرەمەندانەی ئەگەنە قۆناغی سێەم و دووەمیش باش خۆیان ئامادەکەن و لەوێ هەمووتانە بینەوە.